بەرنامەی لاپەڕینە ئەجاری بەرنامە لەگەڵ نووسەرێک شاعیرێک ئەدیبێک دەکەین ئێستا وێنەیەکمان پێمان خۆش نیشان دێمزان دەیناسی فەرموو دکتۆر محەممەد تەها حوسێنە سوورێکۆ دەیناسی لە ڕووی خوێندنەوەی کتێبەکانی ئەوە دکتۆر محەممەد تاها حوسێنە مامۆستا لە جامعی صلاح الدین. طبعا دكتور محمد طه حسين هاوڕێمە برادەرمە ینی لە ئەعدادیەوە بێکە بەڵێ ئەو بەڕێزە هاوڕێکی زۆر خۆشەویستی منە دکتور پرۆفسۆر دکتور محەممەد تاها حوسێنە کە لە سایکۆلۆژیدا زۆر کتێبی بە نرخ و بە بەهرەی هەیە کتێبیشی زۆر باشیە یەکیان سایکۆلۆژی ئەخڵە سایکۆلۆژی عەشقە ینی توانیوێتی لە نەزەر دەروون ناسیوە کتێبی تازە بۆ کۆمەڵگا بەرهەم بێنێ و لاوەکان دەتوانن بەهرەی باشی لێبەرن ئینشاءڵڵا. ناوڵای نایناس دکتۆر محەممەد حوسێن تەها ئەگە ناوەکە هەڵم نەکرد بێ محەممەد تەها لە بەشی دەروونزانی لە کۆلێژی ئادەب. دکتۆر محەممەد تەها حوسێن ساڵی 1962 لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە شاری هەولێر تەواو کردووە. بەکالۆریۆسی لە دەروونزانی پەروەردەییدا هەیە. ماستەری لە دەروونزانی داهێناندا هەیە. دکتۆرای لە دەروونزانی کەسایەتیدا بەدەستهێناوە. لە چەندین ڕۆژنامە و گۆڤارە جیاجیەکانی کوردستان و دەرەوەی وڵات جێپەنجەی دیار بووە. ئەندامی پێگەی ئەلکترۆنیە لە مرکز الأبحاث والدراسات العلمانية في عالم العربي. ئەندامی کارای سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانە. ئەندامی یەکێتی مامۆستایانی کوردستانە. لە ساڵی 2008 بۆ ماوەی 3 ساڵ سەرۆکی بەشی شانۆ بووە لە کۆلیژی هونەرە جوانەکان. لە ساڵی 2013 بۆ ماوەی 3 ساڵ سەرۆکی بەشی دەروونزانی کۆلیژی ئاداب بووە. خاوەن 16 کتێبە. بینەرانی عزیز خۆشەویست دەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکەی لاپەڕە بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بینەوە. باس و خواستی سەرەکی ئەم جارەمان لەم لاپەڕەیە گفتوگۆکردن دەبێت سەبارەت بە لایەنی دەرونی کاک لەسەر خوێندنەوەی کتێبی دەرەچی و خوێندنەوەی بواری ئەکادمیش لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد تەها. کاک دکتۆرجان زۆر سپاس بۆم دەرفەتە بەخێربێ. سپاس بۆ جەنابتان ئامادەبوونی لەگەڵمان. سپاس بۆ تەلەڤیزیۆن و بەرنامەکەتان سپاسێکی تایبەت بۆ جەنابەت. زۆر سپاس. لە سەرەتای هەموو بەرنامەکان پێم خۆشەوە بپرسم لە چی ئاستێکی تەمەنا بوو دکتۆر محەممەد ئاشنا و خۆشەویستی کتێبیدا دروست بوو؟ بەڵێ سپاس. سەرەتا من تەمەن لە ساڵی 1962 لەدایک بووم لە شاری قەڵازێ. دواتر مناڵی خۆم لە ڕانیە بەسەر بردووە تاوەکو ساڵی 1970 من باوکم بەکەلۆریۆسی هەبوو لە زانکۆی بەغدا بۆیە ئەو یەکێک لەو پاڵنەرانە بوو کە من بەرەو ئەو دنیای بچم. بیرمە ساڵی 1976 هانی دەدام بۆی بچم لە کتێبخانەی ناوەندی بخوێنم بخوێن سعی بکەم یعنی کتابخانە مەکتەبەی مرکزی شار. منیش لێم پرسی بچم باوکە بۆ ئەمە زۆرمان زۆرە و ژوورێکی تایبەت بەخۆم هەیە بۆ بچم بۆ ئەو شوێنە دوورە. گوتی تاوەکو حەزی کتێب لەلا دروست بێ پێم خۆشە لە ماڵەوە نەخوێنی بچێ کتێبخانە لەوێ حەزی کتێب لەلا دروست دەبێت. ناوەکە فاسیلێک دروست دەکەی لە کاتی خوێندنەوە بێتاقەت دەبی دەچی دەست بۆ کتێبێک دەبێ و ئاشنایەتی لەگەڵ کتێب پیا دەکەی. ئەوە یەکێک لەو پاڵنەرانە بووە خاڵێکی دەکرێت بڵێم سەرەتا بوو بۆەوەی من لەگەڵ کتێب هاوڕێ بم و لەگەڵ کتێبخانە هاوڕێ بم. تەمەنم ئەو کاتە 14 بۆ 15 ساڵێک دەم. اینجا لەگەڵ ئەوەی کە ئەو کاتە خۆ دەزانی لە شار لە هەولێر تەبعاً کتێبخانەیەکی ناوەندی هەبوو مرکزی زارێ زانکۆی سەلاح الدین نەهاتبوو. لەو کتێبخانەیە هەموو ئەوانەی کە بەکەلۆریان ئیمتیحانی بەکەلۆریان هەبوو سێیەکان شەشەکان دەچوون لەوێ سعیان دەکرێت و فترەیەکە ئیزن دەدرانەوە. ئیدوێش ناوە دەچوین لە فترەی نیم سعاتێک کتێبەکمان ئیستیعارە دەکردیان داینێ ئەیدی ئەو کاتەمان بەوە بەسەر دەبێت. ئەوە ئارەزووی منی بۆ کتێب دروست کرد و خاڵێک بوو کە تێیدا ڕاکێشی کردم بۆ ناو دنیای سەقافە و بۆ ناو دنیای فەرهەنگ و ڕۆشنبیری.
دکتۆر جان خوێندنەوە لە چه ئاستێکدا دەبینی ئێستا؟ وڵی خوێندنەوەکو پرۆسس تاوان پرۆسسێکی معرفیە خوێندنەوە شێوازەکانی دەگۆڕێن بە پێی گۆڕانە زەمەنیەکان بە پێی گۆڕانی تەکنیک بە پێی گۆڕانی تەکنۆلۆزیە بە پێی پێشکەوتن و گەشەکردنی کۆمەلگا گەشەکردنی زانستی گەشەکردنی هۆکارەکانی دیکەی زانست ئەوەیە دەنا خوێندنەوە هەر لە سەرەتاوە مێژوویەکی کۆنی هەیە لەو کاتێک کە ئینسان تەئەمولی کردووە لە ڕێگەی مدیتیشن و تەئەمولەوە کە کتێبیش نەبووە ئەو کاتە کاتێکی تەرخان کردو بۆی بیر بکاتەوە بۆەوەی بچێتە ناو دنیایەکی تەئەمل و تێڕامان هەموو ئەو بیرۆکانەی کە لە مێشتی ئەودان گەڵاڵیان کات لە بگەن لە ناو مێشتی ئەودا بەڵام کاتێک کە هیدی گەشە دەکا زەمن و پێشکەوتن پێ بە پێ دێتە پێش هیدی شێوازە هۆکارەکانی دەگۆڕێن تەکنیکەکان دەگۆڕێن لەو حاڵەتە زەمن بە ئاراستەیەشیدی دەڕوا و کاغەز دروست دەبێت لەوانەیە بەر لە کاغەزیش ئیدی پێداویستی دیکە هەبووە وەسایل و هۆکاری دیکە هەبوون بۆ نووسین بۆیە لەو کاتەوە کە ئێمەی هێنا بۆ ئێستا ئەو گەشەکردنە زەمەنیە کە ئێمە هێنا بۆ بۆ زەمەنی کاغەز بۆ زەمەنی کتێب دی لەو کاتە کتێب زۆرێک لە با بڵێن هێزێکی کێشکردنی زیاتری دروست کرد بۆ ئەوەی کە خوێنەر بۆ خۆی ڕابچێشەوە سحرێکی هەبوو ئەو سحرتاوەکو ئێستا لە لای خوێنەرانی کتێب بەتاڵان بۆتەوە ئەو سحرتاوەکو ئێستا هەوڵی پارێزگاریکردنی دەدرێت بەڵام لەگەڵ ئەوەی کە ئێستا وەسایلی تەکنۆلۆژی گەیشتۆتە ئاستێکی دیکە لە ڕێگای نێت و لە ڕێگای با بڵێن ئایتی و گەشەکردنی تەکنۆلۆژیەوە ئیدی هەم فۆرمی کتێب بە شێوەیەکی دیکە گۆڕاوە بۆ بە کتێبی دیژیتال و هەم ئەو وێبسایتانەی کە هەن لە لەحزەیەکدا تۆ هەموو دنیا دەخەنە بەردەستی تۆ هەموو کتێبی دنیا لە ناو مۆبایلێکدا دەکرێت کۆ بکرێتەوە مجرد ئەوەی هەیە هەڵبژاردننی تۆیە بۆ ئەوەی چ زۆرێک لە کتێب هەڵدەبژێری چ وێبسایتێک هەڵدەبژێری چ جۆرێک لە معریفە هەڵدەبژێری لێرە اختیارەکە لەبەردەستی خۆتەوە تۆ بە دوایدا ناگەڕێی کاتەکانی پێشوو لە کتێب تۆ ئامادە بووی کە بۆ کتێبێک ماندووبی تاوەکو لە هەر شوەیەکی دنیا بێ بەدەستی بێنی ئەو شەوقە بۆ کتێب جۆرێک لە حەزێک بوو کە وای کرد تاوەکو ئێستا مؤسساتی زۆر تەکنۆلۆژی گەورە لە دنیا هەوڵ بدەن ئەو سحری کتێبە بەتاڵ نەبێتەوە تەنانەت هەموو ئەو کتێبە دیژیتاڵانەی ئەو کتێبە ڕقەمیانەی کە لە ئینتەرنێت هەن کەسانێک هەن ئێستا تاوەکوونیان کەن بە کاغەز نایە خوێندنەوە بۆ لەبەرەوەی لەسەر فۆرم و لەسەر شێوازە کلاسیکەکەی خوێندنەوە ڕاهاتون جا ئەو شێوازە بتەوێت نەتەوێت بە پێی تێپەڕێنی زەمن بە پێی تێپەڕێنی تەکنیک و گەشەکردنی تەکنیکی ئیدی دەگۆڕێت خۆ مرۆڤ لەگەڵ هەموو گۆڕانکاریەکان ڕفتارەکانی دەگۆڕێن پەیوەندیەکانی دەگۆڕێن ئێمە ناکرێت لە ئاستێک بستین بڵێن کتێب ئیدی ئێستا تەوجهێک لە ناو ڕۆشنبیران لە ناو مؤسساتی ئەکادمی پێیان وایە کە نابێت کتێب لەبین بچێت نابێت کتێب ون بێت دەبێت کتێب هەروەکو سحری جارانی خۆی بمێنێەوە بمێنێتەوە ئەوەیان بێ ئاگاییانە خزینە ناو دنیایەک لە قەداسە و پیرۆزکردنی کتێبە لە کاتێکدا کە کتێبە زانستیەکان خۆیان داوای ئەوەت لێ دەکەن کە تۆ هەمیشە هەوڵی ئەوە بدە هیچ شتێک پیرۆز مەکە بەڵام گرنگ ئەوەیە خوێندنەوەیە گرنگ ئەوەیە ئارەزووی تۆیە وەکو پێویستی تا چەند تۆ پێویستیت بەوە هەیە زەخیرەی معریفی خۆت قەرەباڵغکەی زەخیرەی معریفی خۆت دەوڵەمەندکەی خوێندنەوە وەکو خواردن وایە تۆ دەبێ بە دوایدا بگەڕێ ئینپوتیکەی بۆ ناو جەستەی خۆت بۆ ناو مێشتی خۆت واتە حاجەیە دەبێت بێ بە پێویستی کەی مرۆڤ گەیشتە ئەو تێگەیشتنە کە خوێندنەوە گەڕانە و پشکنینە بۆ جۆرێک لە پێویستی کە حەزی معریفی و خواستی معریفی ئەو تێر دەکا ئیدی لێرەدا خوێندنەوە دەبێت بە بەشێک لە کەسایەتی ئینسانەکەەوە ناتوانێت وازی لێبێنێ وەکو چۆن ناتوانێت واز لە سێژەمە خواردنەکە بێنێ یاواز لە خواردنێک یا خواردنەوەیەک بێنێ کە پێی ڕاهاتووە یا بەواز لە شوێنێک بێنێ کە ڕاهاتوە هەمیشە سەردانی ئەو شوێنە بکە بۆ لێرە خوێندنەوە دەبێت بە پێویستی نیدس حاجە کە حاجە بوویدی ئەوە چۆن فسیۆلۆژیای ئێمە جەستەی ئێمە پێویستی بە کۆمەڵک پێداویستین ئەو پێداویستیانە
دەستەمان بە زیندوی دەهێڵنەوە خواردنەوە و ئەو شتانە هیدی پێویستی دەرونیشمان هەیە بۆ ئەوەی کە ئێمە هەمیشە لە دۆخێکی ئارامی سایکۆلۆژی دابین بۆ پێویستی کۆمەڵایەتیشمان هەیە هەمیشە تاچێکی کۆمەڵایەتی نەمە پێویستە لە ناو کۆمەلگادا بمێنینەوە وەکو تاک و پێمان وایە کە بوونەوەری کۆمەڵایەتی نێودید لە ناو کۆمەڵگادا مانا دەدەی نەبوونی خۆمان لەو حاڵەتە ئێمە پێویستی دیکەمان لەسەرەوەی ئەو پێویستیانە هەیە کە پێیان دەگوترێت پێویستی معرفیەکان خوێندنەوە ئەو پێویستیمان بۆ دابین دەکەن. واتە لە دیدگای بەڕێستەوە ئێمە ئێستا لە قەیرانی خوێندنەوە داین بەڕێزت ڕەشببینی یان گەشتبینی؟ نا من ڕەشبین نیم لەگەڵ ئەوەی ڕەشبینێکی گشتی لە ناو ڕۆشنبیران هەیە لە ناو خوێنەران هەیە بەڵام من ڕەشبین نیم لەبەرەوەی هەموو ئەو پێداویستیانەی دێنە ئارا لە ئاستی گەشە کۆمەڵایەتی و گەشە دیمۆگرافیەکەی مرۆڤن لەسەر گۆی زەوی یعنی تاوەکو دێ ژمارەی دانیشتوان ژمارەی ئینسانەکان لەسەر گۆی زەوی زیاد دەبێت تاوەکو دێ ئەم سەرزەمینە قەرەباڵغ دەبێت وەک تاوەکو دێ ئینسان پێداویستەکانی زیاتر دەبن و گەشەی تەکنۆلۆژی گەشە دەکات کە گەشە دەکات ئیدی هیچ شتێک بۆ خۆی نامێنێ و گۆڕانی بەسەردادێت ئەگەر کتێبیش بچێتە فۆرمی پێشکەوتوتر بۆ ئێستا چاپی کتێبی 10 ساڵ پێش ئێستا لەگەڵ چاپی ئێستا وەکو یەکە کتێبێک 10 ساڵ پێش ئێستا چاپ دەکراوی ئێستا چاپ دەکرێت هەم لە ڕووی بەرگەوە هەم لە ڕووی ناوەڕۆکەوە زۆرە لە نەرمی و لە موگناتیسیەتی تێدای ڕاددەکێشێ بەڵام کاتێک کە بڵێ ئەو خوێنەرە کلاسیکە ئەگەر نەتوانێت خۆی ڕابێن ینی کلاسیک مەبەستن لە کۆنەکە نییە ئەو خوێنەرەی کاغەزە خوێنەری کتێبەکە نەتوانێت لەگەڵ گەشە تەکنۆلۆژیەکەیە گەشەی فۆرم و شێواز و مۆدلی کتێب بچێتە پێشێ ئەوە جۆرەك لە زەحمەتی دەبینێت لە خۆ گونجاندن لەگەڵ ئەو گەشەیە دەنا خوێندنەوە لە قەیراندا نییە بۆ لەبەر ئەوەی جاران خوێندنەوە محدود بوو کۆمەڵک ئۆپشن و ئەلتەرنەتیڤ هەبوون تۆ دیارت دەکردن و بە دوایاندا دەگەڕای ئێستا دنیای ئێستا بە ملیۆنها کتێب لە ناو مۆبایلەکەی تۆ هەیە تەنها ئەوەیە www.com لێ دەدەی وبسایتێک دێنی و دایان هزار کتێب لە بەردەستی خۆتە معناوینەکانی دێت سەر شاشە لێرەدا ئەسڵەن ئێستا با بڵێن چانسی خوێندنەوە بۆ خوێنەر زۆر زیاترە لە جاران بەڵام بۆچی ئەو پرسیارە لەوانەیە من لە زیاتی تۆ بیکەم بۆچی ئێستا لەوانەیە دوای ئەو پرسیارە لێم بکەی بۆچی ئێستا خوێندنەوەکو جاران چێژی نییە وەکو جاران کێشی نییە وەکو خوێنەری جدیمان نییە خوێنەری جدی لەناو ڕۆشنبیران باسیەوە دەکرێت لەیەوە دەکەن خوێنەری جدیمان نییە لەبەرەوە ئەگەر خوێنەری جدیمان هەبایە لە دوای خوێندنەوەی هەر کتێبێکی ئێمە ڕۆشنبیران باس دەکەن نووسەران دەبایە خوێنەرەکە ڕەخنەی بگرت با یاخود باسی جوانی ناوەڕۆکی کتێبەکەی بکرد بە لەبەرەوە ئەو گلەیە دەکەن خۆی جاران سەرچاوی وەدەسێنانی معریفە کتێب بوو و لەوانەیە قەناتێکی تەلەڤیزیۆنی باە کە ئەو کاتە بە شێوازە کلاسیکەکەی تو دەچووی دەتگۆڕی و لە کەناڵێکەوە دەکرد بۆ کەناڵێکی دیکە دوو بەر لە دەرکەوتنی ڕیمۆن کۆنتترۆل بەر لە دەرکەوتنی ڕیمۆن کۆنتترۆل چەند کەناڵێک لە هەر ماڵێک هەبوو لە 30 ساڵ پێش ئێستا لە پاڵ کتێب ئەو کەناڵە با بڵێن زۆر بە ژمارە کەمانە هەبوون کە سەرچاوی وەدەسێنانی معریفەی تاک بوون کۆڕ و کۆبوونەوەیەک لەولا دەکرا یان هەندێک سەرچاوی ئەکادمی لە کتێبخانەکانی زانکۆکان و یا کتێبخانەی ناو شارەکان هەبوو بەڵام دوای ئەوەی کە ئیدی سەرچاوی خوێندنەوە زیاتر دەبێ ئیدی لێرەدا ئۆپشن زیاتر دەبێ و بەدائیلی خوێندنەوە زیاتر دەبێت خوێنەر لێرەدا دەشێوێ لە هەڵبژاردننی ئەو سەرچاوانەی کە تێدا خوێندنەوە لێ خوێن با بڵێن معریفێ لێوە دەست دێنێ ئەو زۆربوونی سەرچاوەکانی خوێندنەوە و گۆڕینی فۆرم و تەکنیکەکانیان زۆرێک لە با بڵێن لە فەوزای اختیار لە لای فەوزای هەڵبژاردن لە لای خوێنەر با بڵێن دروست دەکات لە پاڵ ئەوەش ئێستا پیشەسازی ڕابواردن ئەوەی پێ دەگوترێ ثەقافەت الموتعە یعنی لە دنیا باوە لە تەواوی دنیا نەکرد لە وڵاتی ئێمە ئێستا با بڵێن هونەری بەرهەمهێنانی چێژ هونەری بەرهەمهێنانی موتعی ساتەوەختی لە وڵاتانی پێشکەوتوو زیاترن لە وڵاتە ڕۆژهەڵاتیەکان یا وڵاتانەی کە بەرەو گەشەیان سستە یا بەرەو گەشەن
ئەو با بڵێن چەمکەی من باسم کرد پێی دەگوترێ ئینترتیتمنت یعنی ثقافة المتعة ثقافەی متعە لێ دەکات ینی تۆ هەمیشە لە دوای چێژی بۆ نمونە یاریەکی تۆپی پێ لە مابینی نادیەکی ئیسپانی لەگە نادیەکی دیکە ئەیدی زاڵ بووە بەسەر تەواوی فەرهەنگی کۆمەڵایەتی وڵاتان و مەساحەی بڵاوبوونەوەی لە ئاست لە مەساحەی کتێب و لە مەساحەی ڕۆشنبیری لە ڕوبەری ڕۆشنبیری زیاترە بۆیە لێرەدا گەنج زیاتر بە ئاراسی ئەو چێژە دەڕوە حتا لە سناعی کتێبیش لە پیششازی کتێبیشدا ئەو کتێبانە زیاتر ڕەوازیان هەیە کە چێژی زیاتر دەدەن بە خوێنە چێژەکان ساتەوەختین بۆ نمونە لەوانەیە مەسەلە لە ناو ئەدەب ڕۆمان و لە ناو ڕۆمانیشدا و ڕۆمانانەی کە سەهل هەزم دەکرێن و سەهل دەخوێنرێنەوە دیسانەوە لە ناو ئەدەب شعر و هەموو ئەو شعرانەی کە زیاتر دەشێن بکرێن بە گۆرانی و زۆرێک لە شێرشیان تێدایەوە سەروایان تێدایەوە موزیک تیاندا دەور دەبینێ هەموو ئەوانە کاریگەریان لەسەر سایکۆلۆجیتی تاک هەیەەوە تاک ئەو تاکە ناکامڵانە با بڵێنێ ئەو تاکە باش پێنەگەیشتوانە ئیدی بڵێن دەشێوێنن وایان لێ دەکەن کە اختیاریان هەڵە بێ بۆ هەڵبژاردنەکانیان ئەوە ئەو پیشەسازی چێژە کە ئێستا لەسەر تاسەری دنیا باوە تەسەوڕ دەکەم زیاتر کاریگەری لەسەر خوێندنەوە لەسەر هەڵبژاردن هەبێ هەڵبژاردننی خوێنەر هەبێ بۆ خوێندنەوە لەسەر تۆپی پێ شتێکت بەبیرم مێنەوە نووسری بەناوبانگ تۆفیق حەکیم وتەیەکی زۆر نازداری هەیە دەڵێ انتهى عصر القلم وبدأ عصر القدم چیت هەیە بۆ ئەوە جۆرە وەکچوونێکی زۆر جوانە بەڵام من ڕێزم تەمان تۆفیق حەکیمێکێک لە پیاوە هەرە گەورە ڕۆشنگەرەکانی میسر بووە و سەرەتای سەرهەڵدانی تەنویر و ڕۆشنگەری و مۆدررنیزم لە ئەگەر لە میسر بۆ ئەو بۆ تاها حوسێن و بۆ کۆمەڵە کەسی دیکە دەگەڕا بۆ عەقاد و بۆوانە دەگەڕێتەوە بەڵام من لەوە لەگەڵی نیم کە دەڵێ انتهى عصر القلم چونکە قەلەم لەوانەیە وەکو کەرەستەیەک کە ئێمە لە ناو پەنجەکانمان دەیگرین چۆن فۆرمەکانی دەگۆڕێەوە شکلەکانی دەگۆڕێەوە لەمانەیە نەشمێنێت لەوانەیە لە دوایمە پەنجەکانی خۆمان بە قەڵەمەوە سەرقاڵ نەکەین کیبۆرد جێگای قەڵەم بگرێتەوە بەڵام قەڵەم وەکو چەمک هەر قەڵەمە چ بە کیبۆرد تۆ پیتەکان لەسەر شاشە بنووسی چ بە قەڵەمێک لەسەر کاغەزێک بینوسی گرنگ ئەوەیە ئێمەی نەوەیەک پێش ئەو نەوەیە یا دوونەوە پێش ئەو نەوەی ڕاهاتوون لەسەر قەڵەم کاتێک خەڵەم هەز دەکەی شوێنە شتێکی کەرەستەی دیکە جێی دەگرێتەوە زۆرێک لە سۆزمان بۆ ئەو کەرەستەیە هەیە کە لەگەڵی ژیان سۆزمان بۆ کتێب هەیە کە لەگەڵی ژیان کاتێک لە بەرچاومان ئەوە بە ئاسانی ون دەبێ و خەریکە شتی دی جێگایان دەگرێتەوە ئەمە لە ڕووی دەرونیەوە زۆرێک لە نۆستالیژیامان بۆیان دەجوڵێ و بۆیان دەگەڕێنەوە پێمان ناخۆشە لە بەرچاومان ون بن لە کاتێکدا بتەوە نەتوێ ئێستاشنا ساڵێکی کەشنا 10 ساڵی کەشنا کیبۆرد شوێنی قەڵەم دەگرێتەوە بەڵام لەوەیە وتەکەی تۆفیق حەکیم زۆر مانەتی لێ بکەوێت بڵێ دەڵێ خەڵم لەوە ئێستا بەڕێزت کتێبێک چاپ دەکەی وەکو ئەدیب و نووسەرێکی بەناوبانگ ئایا داهاتی ئەو کتێبە چی بۆ بە تۆ بەخشی بەڵام لەلایانی ئەگەر تۆپی پێەکەی و باسکەی بە ملیاران دلار دەرێت بە لاعیبێ ئەوە طبعا ئەو 60 ساڵ بەر لەوەی کە من کوتم صناعی متعە ئەو چەمکەی یەکێک لە زانە دەرونیەکانە بەر لەو تۆفیق الحەکیمە قسەی کردووە کە دەڵێ ثقافەی پێ لە جێگەی سەقافی قەڵەمی گرتەوە طبعا ئەوە مەبەستی لە یاری تۆپی پێ لەبەرەوە تۆپی پێ وەرزشێکە لە وەرزشانەی کە زۆرترین جەماوەری هەیە لە ناو گەنجان و لە ناو خەڵکانی دیکەش وەکو تەماشاکەر بەڵام کێشەکە ناهاوسەنجیەکە لەوەیە کە کەڵچەری نەتەوەکان زیاد لە پێویست قورسایی دەخەنە سەر فەزایەک لە فەزایەکان کە وەرزشە و فەزایەکی دیکە پاشگوێ دەکەن یعنی ئێمە فەزای وەرزشی بواری وەرزشی یەکێک لە بوارەکانە لە ناو بواری ژیاندا بوارە جیاجیەکانی ژیاندا کە بواری معریفەمان هەیە بواری ئەکادیمیکمان هەیە بواری ئەدەبمان هەیە بواری کۆمەڵایەتی و دینی و سوفیزم و ڕۆحی و هەموو ئەو بوارەنەمان هەن هەموو ئەو بوارەنە پێویستن بۆ ئینسان کەسایەتێکی متەکامیلی هەبێ یا کۆمەلگایەکی متەکامیل بێ بەڵام
کاتێک کە سەقافەی وەرزشی جێگای سەقافەی سۆسیۆلۆژی یا سایکۆلۆژی یا فەلسەفە یا زانست دەگرێتەوە ئەلێرە کێشەکەی زۆربەی کۆمەڵناسەکان لە ئەوروپا ئەو پێربردوویە ئەوە جان بۆ دریارە ئەوە با بڵێن هەندێک لە کۆمەڵناسەکانی دیکان هەموو ئەوانە گلەیان لەوە هەیە کە دنیا بە ئاراستەی چێژ و بە ئاراستەی با بڵێن متعساتە وەختیەکان دەڕۆن و سەقافە لە بیری ئینسان دەبنەوە و گەنجان و یاخود ئینسان وا لێ دەکەن کە لە زیاتیەوەی سەرقاڵ بێ بە بیرکردنەوە سەرقاڵ بێ بە خوێندنەوە سەرقاڵ بێ بە خۆ دەوڵەمەندکردن لە ڕووی معرفیەوە سەرقاڵ دەبێ بە بەو یاریانەی کە زیاتر گەشە بە جەستە دەدا نەوەک گەشە بە مێشک بۆیە هەواداری نادی وەرزشیەکان یانە وەرزشیەکان لەسەر تاسەری دنیا یا وەرزشوانەکان بە حکمی ئەوەی ئێستا وەرزش بووە بە زۆرێک لە بەزنەسە زۆرێک بووە بە سەرمایە گوزاری تێیدا ئیدی بەزنس لە مەجای سەقافە ناکرێ و لە مەجای فەرهەنگ ناکرێ و هەموو کارکتەرەکانی ناو سەقافە لە بەرامبەر کارکتەرەکانی ناو وەرزش ون دەبن و ئەوەندە جاذبیەت و کێشیشیان لە ناو مؤسسە دامەزراوە کولتوریەکان دامەزراوە سیاسیەکان دامەزراوە کۆمەڵایەتەکانی دنیا نییە سەرزانایەکی فەیلسوفێکی گەورەیە و هابرماس بەقەت میسی و ڕۆناڵدۆ ناناسرێت لە ئەوروپا لە کاتێک ئەوەی کە هابرماس ئیشی تێدا دەکا ئیشکردنە لە ناو دامەزراوەی کۆمەڵایەتی کۆمەلگای بەشەری نەکرد بە تەنها کۆمەلگای ئەڵمانی ئەوەی کە زانات دەرونیەکان یا فەیلسوفەکان ئەوە شوبنهاوەرە ئەوە کانتە و فرۆیدەوە ئەوە ئەدلێرە ئەوە یۆنگە ئەوانە ئیشیان بۆ کردووە ئەوانە هەوڵیان بووە بۆ گۆڕانکاری لە مێشک لە عقل لە بیرکردنەوە بەڵام لە هەمان کاتیشدا خۆ وەرزش نابێ ئیهمال بکرێ بەڵام ئەو نەبوونی بەڵانسە لەوەی کە تۆ دەبێت بزانی نابێ وەرزش زاڵ بێ بەسەر خواستە مەحریفیەکە ئەوەیە کێشەکە لە کۆمەلگایەکان دروست دەکاوە کۆمەلگای ئێمەش لەوە بێبەری نییە دکتۆر پێمان خۆش بوو هەندێک لەسەر سوودەکانی خوێندنەوە قسە بکەین بەڵام هەر خاڵێک و پێمان خۆشەشیکردنەوەیکی کورتمان دەیتێ ئستا بۆ نمونە ڕاهێنانی عقل لەسەر ڕاهێنانی عقل پێمان خۆشە شتێکمان پێ بڵێ من سوودبینین لە خوێندنەوە لە ڕێگەی ڕاهێنانی عقل طبعا کە من ئاماژەم بۆەوە کردم خوێندنەوە پێویستیە و هەموو ئینسانێک لەسەر گۆی زەوی و لە ژیانی خۆی پێویستی پێی هەیە بەڵام ئایا چۆن ئەو پێویستێ دابین دەکەن ئێمە قسەمان لەسەر خوێندنەوەی و ئەو کەسێک کە دەخوێنێتەوە بۆ دەخوێنێتەوە ئایا هەز دەکا خوێندنەوە سوودی پێدەگەیەنێ منفعەتی تێدایە و ئەو بایەخەی لە لای ئەو هانی دەدا بۆ ئەوەی بچێ جۆرەکانی کتێب یا جۆرەکانی بابەتی خوێندنەوە اختیارکە لەو چوارچێوەیە یا لەو سۆنگەوەیە کە دەیەوێت سوود وەرگێ ئەو سوودە چییە؟ هیچێک لە سوودەکان طبعاً خۆ دەوڵەمەندکردنە بە معلومات بە زانیاری بۆ لەبەرەوەی تۆ هەمیشە لە ژیانی خۆتدا ڕۆژانە بە بەردەوامی و هەستانەی تۆ دەکەونە سەر پێدراوە نوێیەکان دەکەونە سەر و ژەنەرە نوێیەکان لە دنیا هەموو ئەو ژەنەران ناتوانانی تۆ مامەڵەیان لەگەڵ بکەی وەریان بگری بەقەدەوەی کە تۆ پێویستیت بە چەندیانە ئایا با بڵێن مخەیلەی تۆ مێشتی تۆ با بڵێن بانکی معلوماتی تۆ پێویستی بە چی بە چەندە لە زانیاری یا ئەو زانیاریانەی کە تۆ دەتەوێت چین ئیدی لەو سۆنگەیەوە تۆ هەوڵی وەدەستێنانی زانیاری دەدەی اینجا کوالیتی ئەو زانیاریانەی کە وەدەستیان دێنی دەوەستێتە سەر کوالیتی ئەو سەرچاوانەی کە زانیاریان لێوەردەگری لێرەدا کە تۆ سەرکەوتی لە هەڵبژاردنت بۆ سەرچاوەکە سەرکەوتی لە بەرخوردت و دروستکردنی پەیوەندیت لەگەڵ ئەو سەرچاوەیە لە کاتی خوێندنەوە ئیدی ئەو زانیاریە وەدەست دێ و دێتە ناو بانکی معلوماتی تۆ و دەتوانی لە هەلومەرجی دیکەدا بەکاریان بێنی ئینجا چ لە مەسلەی خوێندنە چ لە مەسلەی نووسینە چ لە مەسلەی پرۆژەیە چ لە مەسلەی پلان ڕێژکردنی دەستگای ڕۆشنبیری و دەستگای کولتوری و دەستگای سەقافیە لە هەر شتێک بەڵام زۆر تەمان سوودی دیکەی خوێندنەوە ئەوەیە کە تۆ هەمیشە لە خوێندنەوەدا جۆرێک لە
ڕاهێنان دوو خاڵیتکەمانێ پێم خۆشە لەگەڵی تێکەڵ چشکی دەوڵەمەندبوونی زمان بەڵام لەگەڵ باشبوونی توانای نووسی بەڵێ دەوڵەمەند بوونی زمان خۆت تەمان بەر لەوەی تۆ بە زمان دەخوێنیەوە و زمانی ئەوەی کە دوشی خوێنیەوە هەر زمانە اینجا زمانی خۆت بێ هەر زمانێکی دیکە بێ کە تۆ بیزانی گرنگ ئەوەیە تۆ کە دەخوێنیەوە ئیدی لە ئەسنای خوێندنەوە ئەو ممارەسەیە ئەو تەمرینە ئەو ڕاهێنانە هەم زانیاری تۆ دەوڵەمەند دەکاوە هەم معریفەت قەرەباڵغ و دەوڵەمەند دەکاوە هەم زمانیشت پەرە پێدەداوە گەشەی پێدەداوە ئەو زمانە تا چەند پاراو بێ کە تۆ پێی دەخوێنیەوە ئەوەندە بە ئاسانی هەموو ئەو زانیاریان دەگەن بەمشتی تۆ تا چەند تۆ زمانزانبی ئەوەندە ئەو زانیاریانەی کە دەتەوێت دەستی بێنی لە سەرچاوەکان ئاسانتر و زووتر دەگاتە دەستت بۆی لێرەدا زمان وەکو فەزایەکی گەورە کە ئێمە لە ناویدا هەین و بێ ئەو ناتوانین ببین و یەکێک لە دینگە و پێوە باڵێ ئەستون هەرە ئەساس و بنچینەیەکانی کۆمەڵگەیە و دەبێت کۆمەڵگە زمانی هەبێ دەبێ لە پاڵ ئەوەی کە چۆن کۆمەڵگە دەبێ خاچی هەبێ کۆمەڵگە دەبێ مێژووی هەبێ کۆمەڵگە دەبێت زمانی هەبێ ئیدی ئەو زمانە سوناسی تۆیە ئەو زمانە هەویی تۆیە لە ڕێگای ئەو زمانەوە تۆ خۆت بە دنیا دەناسێنی بۆ کە زانیاریش کۆ دەکەوە سەریەک زیاتر ئەتۆ ناوەڕۆک و محتەوای ئەو شناسی خۆت قەرەباڵغ دەکەی بۆ زانیاریانە دەوڵەمەندی دەکەی اینجا لەگەڵ هەموو ئەو هەوڵانەی کە تۆ دەیدەی بۆ وەدەسێنانی زانیاری هەڵبەتە تۆ بە بەردەوامی ئاگایان نائگا ڕاهێنان دەکەی لەسەر معریفەش ڕاهێنانی دەوێت و فێربوونی دەوێت دەبێ خۆشت هەستی پێ بکەی خوێنەر دەبێ هەستی پێ بکە کە خوێندنەوە زۆرێک لە وەرزشە بۆ مێشک و زۆرێک لە ڕاهێنانە بۆ مێشک و لەوانەیە سوودی دنیای سوودی تری هەبێ بەوەی کە خوێندنەوە لە ڕێگای کۆمەڵک دراساتی سایکۆلۆژی و با بڵێن ئەوەی پێ دەگوترێ علم ئاعساب علمی ئاعسابی نەفسی کۆمەڵک دراسات گەیشتونەتە ئەو ئەنجامەی کە ئەوەی بخوێنێتەوە بە هاوسەنجی بخوێنێتەوە بزانێت چی دەخوێنێتەوە دوور دەکەوێتەوە لە کۆمەڵک کێشەی یادگا وەکو مەسلەی زەهایمەر و وەکو مەسلەی لەبیر چوونەوە و هەموو ئەوانە تۆ بە بەردەوامی هوشیارانە تعامل لەگەڵ زانیاری دەکەی و سەری لێ ناشەوێنی لە ڕێگەی خوێندنەوەیش دەست دێ بنووسی بڵێ بۆ لەبەر ئەوەی خوێندنەوە ئینپوتە یعنی تۆ دەچی زەخیرە کۆ دەکەیەوە کە زەخیرە کۆ دەکەیەوە هەڵبەت تۆ بانکی معلوماتی خۆت زیاد دەکەی کە کتت ئیدی پێویستیت بەوە هەیە ئایا لە ڕێگای قسەکردنە لە ڕێگای ئامۆژگاری و نەسایحکردنە لە ڕێگای چاوپێکەوتنە لە ڕێگای نووسینە ئەو ئاوتپوتت دەبێ هەبێ کە تۆ ئینپوتت هەیە یعنی متخەلات ینی تێکردە بە کوردی مادام تێکردت هەیە و خوێندنەوە بەشەکە لە تێکردە کەواتە دەرکردەشت دەبێ هەبێ ئەو دەرکردێ زۆرجار دەبێ لە نووسیندا ڕنگ دەداتەوە بۆیە پرۆسسی نووسین لە پاش خوێندنەوەیەکی زۆر دێ و لە پاش خۆ دەوڵەمەندکردنێکی معریفی زۆر دێ لێرەدا نووسین دەبێ بەچی لێرەدا نووسین دەبێ بە دەربڕینی خۆت ئەوە یەک دومیان دەبێت بە ڕای خۆت و لەسەر هەموو ئەو بابەتانەی دەتەوێت لەسەر یان نووسێمیان دەبێت بە چارەسەری لە ڕوانگەی خۆتەوە بۆ هەموو ئەو کێشانەی کە لە دەوروبەری خۆت ڕوبەڕوود دەبنەوە اینجا ئەو کێشانە کێشەی کۆمەڵایەتین کێشەی سایکۆلۆژین کێشەی زانستین کێشەی فیزیکین کێشەی کیمیکین هەر جۆرێک لە کێشە بۆیە جۆری کێشەکان جۆری نووسینەکەت بۆ دیار دەکا بۆیە هەموو کێشەیەک لە لای بەرهەمهێنی معریفە دەبێ بە نووسین دکتۆر جان بوون بە نووسەر هیچ بنەما و ڕێسا و یاسایش تایبەت بەخۆی هەیە یاخود هەموو کەس بنووسین ناچێتە پاڵ چارچێوە هیچ یاسایەک مەسەلەکە ڕەبتە بە خواست ڕەبتە بە ئیرادە و ڕەبتە بە پێویستی بۆیە بوون بە نووسەر ناونیشانێک نییە بدرێتە کەسێک بڵێ تۆ نووسری و فلان کەس نووسەر نییە هەموو تاچێک لەسەر گۆیزەوی پرۆژەی بوون بە نووسەرە پرۆژەی بوون بە زانایە پرۆژەی بوون بە ئینسانێکی گەورەیە تا چەند هەلومەرجە ژینگەیەکە هەلومەرجە کۆمەجا لە با بڵێن هەلومەرجە ژینگەیەکە کە خوردی دەکەوە دەبێت بە هەلومەرجە کۆمەڵایەتیەکە دەرونیەکە سیاسیەکە کولتوریەکە یارمەتی دەردەبن بۆ ئەوەی ئەو کەسە ببێ بە پرۆژەی خۆی هەروەکو چۆن
سارتر دەڵێ یا هەروەکوی چۆن عالیمێکی نەفسمان هێناوی ڕۆلۆمەیە دەڵێ هەموو مرۆڤێک لە ژیانی خۆیدا پرۆژەیە بۆ خۆی هێدی کە دەبی بە پرۆژە بۆ خۆت ئەو قسەی هایدگەریش دەیکا فیلسوفێکی ئەڵمانە مارتن هایدگەر کە بووی بە پرۆژە بۆ خۆت ئەدی کەواتە تۆ هیچ لەسەر خۆت دەکەی هێدی لەو حاڵەتە کەس مؤسسەیەک دامەزراوەیەک لە دەرەوەی خۆت نییە هەویەت بداتێ بڵێ تۆ نووسری تۆ نووسەرنی گرنگ ئەوەیە تۆ زانیاری کۆ دەکەیەوە دەگەی ئاستێک کە پێویستی دەگەی ئاسێک بیر دەکەیەوە کە گەیشت ئاسێک بیر بکەیەوە بەرهەمی بیرکردنەوەت دەبێت کە بەرهەمی بیرکردنەوەت بوو لەو حاڵەتە تۆ زیادە ئیزافە دەخەیە سەر معریفەی بەشەری کە ئیزافەت خستە سەر معریفەی بەشەری پرۆژەت دەبێ و معریفیانە و پرۆژانە چارەسەر دەکەیت دکتۆر جان لەبەرەوە بوو زۆرجار نووسەران و ئەدیبان گلەیلەوە دەکەن دەڵێن زۆری بۆریەکەیە لە پێنووس ئێستا هاتوونەتە ناو گۆڕەپانەکە ڕایان لەو نووسینانە نییە بۆیە من ئەو پرسیارم لە بەڕێزت کرد هیچ بنەمایەکەیە بۆ ئەوی کەسێک ڕێساویاسەیەکێ کەسێک بێ بە نووسەر یاخود هەر کەسێک پێنووسێک بەدەستەوە بگرێت و بابەتێک نووسێت هەروەکو گوتم ڕێساوی یاسانیەوە هەموو کەسێکیش مافیەوەی هەیە بخوێنێتەوە زانیاری کۆکاتەوە ببێ بە نووسەریش بەڵام ئایا ئەو کوالیتیە ئەو جۆرەی ئەو بابەتەی کە دەینووسێت چیە ینی خۆگەر بێت و هەموو کەسێک نووسەر بێ باشترە لەوەی کە چوار نووسەر هەبێ لە ناو کۆمەلگایەکی دیاری کراوە کوا کۆمەلگایەکەی تۆ هەمووی ڕۆشنبیر و هەمووی نووسەر بێ کوا لە کۆمەلگایەکەی تو چوار نووسەر و پێنج نووسەر هەبێ ئەوە زۆرێک لە نارسیزم و لە خۆپەرستیە لە ناو کۆمەڵک نووسەران هەیە بۆی کە هەموو کەسێک بۆ بە نووسەر هەموو کەسێک مافیەوەی هەیە بێ بە نووسەر و هەموو کەسێک مافیەوەی هەیە بێ بە ڕۆشنبیر هەموو کەسێک مافیەوەی هەیە کتێبی هەبێ بەڵام ئایا دەبێت لێرەدا تۆ ئەوەی کە بڕیار دەدا کتێب بنووسێ ئەوەی کە بڕیار دەدا بابەتێکی معرفی تەڕەحکە ئیدی دەبێ لە ناو خۆیدا سانسۆرێکە بێ و لە ناو خۆیدا پێگەیشتنێکە بێەوە لە دەرەوەی خۆشیدا دەبێ مؤسسات هەبن بڕیار بدەن لەسەر ئەوەی ئەو بابەتە دەچێتە چوارچێوەی نووسین ئەوەی کە جەنابەت گوتوت ڕێسا ئەوە ڕێسانیە بەڵام ئەوە زۆرێک لە ترادیسیۆنە زۆرێک لە تەقلیدە لە نەریتی ڕۆشنبیری و فەرهەنگیە کە ئێمە نابێ هەموو بابەتێکی نووسرا و بخینە بازار بۆ بیکەین بە بابەت تاوەکو ئاستی گەمژەی کۆمەلگا زیاتر بکەین لە زیاتیەوەی کەمیکەینەوە بەڵام لێرەدا ئێمە وەکو مەفهومی سانسۆر زۆرێک لە مەفهومێکی توتالیتاری و شمولیە ناڵێن سانسۆر وەکو بەمانە دیکتاتۆریەکەی بەڵام سانسۆر بەمانە سەقافیەکەی هەنەی ئەو بابەتە دەبێت بچێتن سەر تەرازوویەکی معریفی و بپێورێ بزانین ئایا تا چەند ئەو بابەتە شایانی ئەوەیە و نمرەی ئەوەی پێدەدرێت کە کتێبێکە لە ئیزازەی سەقافی وەدەستهێنا وەکو جاران پێیان دەگوت یاخود ئیزازەی ئەکادیمی بەدەستهێنا یا لە سانسۆری جیهات و لایەنە ڕۆشنبیریەکان دەرچوو ئێستا لە ناو کۆمەلگای ئێمە لە ناو بازاڕی سەقافی ئێمە ئەو زۆرە بیرکردنەوەیە نییە بۆیە زۆری بۆریەک هەیە ئەو زۆری بۆریە چیە لێرەدا لایەنی کوالیتی زۆری نووسینەکە ڕەچاو ناکرێ و ئەو کەسەش خۆی نەناسی و ئەو کەسی دێتە ناو دنیایەکە آخر خوێندنەوە نووسەربوون پاش خوێندنەوەیەکی زۆرە ئەتۆ بە کتێبێک نابی بە نووسەر بە دوو کتێب و بە خوێندنەوەی دوو کتێب و سێ کتێب و چوار کتێب نابێ کەس نابێ بە نووسەر بەڵام بۆی هەیە بۆ خۆی لە پارچێک کاغەزی زیادزیایە لە دەفتەرچەی زیادزیە لە ماڵەوە سەرنجەکانی خۆی یا تێڕوانینەکانی خۆی بنووسێت ئەوە ئەسڵەن هەر زەروریشە هەموو ئینسانێک زۆرێک لە مفکرەیەکی تایبەت بەخۆی هەبێ بۆ ئەوەی سبەی دوا ڕۆژێمە کەیسەکانی ژیانی و هەموو لاپەڕەکانی ژیانی و بزانین چی تێدایە چی تێدانێ بەڵام طبعاً ئەو زۆری بۆریەکە هەیە لە نتیجەی ئەو بێ کۆنتترۆلیەیە کە لە ناو کۆمەلگای ئێمە هەوەکو لە هەموو فەزایەکان هەیە نەکە لە فەزای کولتوری لە فەزای کولتوری ئێمە ئەو دەستگا و دامەزراوانەی کە ناوی کولتوریان لە خۆیان ناوە بووە بەرهێنان لەسەر سەقافە و ڕۆشنبیری ناکەن ئیسیسماری لەسەر ناکەن یادکردنەوەی هونەرمەندێک یا تەکریمکردنی نووسەرێک ناچێتە چوارچێوەی ڕوودا و یا حەدەسێکی ڕۆشنبیری حەدەسی ڕۆشنبیری بریتە لە تەڕەحکردنی بابەتێکی فکری تەڕەحکردنی بابەتێکی ئەدەبی هێنانە ئارا و داهێنانی بابەتێکی ئەدەبی چ ڕۆمان بێت چ شعر بێ بابەتێکی علمی چ فیزیا بێت چ کیمیا بێ بابەتێکی معرفی یا فکری چ سایکۆلۆژی بێت چ کۆمەڵناسی بێت چ ئەنترۆپۆلۆژی بێ ئینسان ناسی بێ هەر بابەتێکی دیکە ئەوانە دەبێ ئیزازەی سەقافی و ئەکادمی وەدەست بێنن بۆیە
ئێمە هەمومان دەتوانین هەمومان وەرزشوانین بەڵام هەمومان ناتوانین ببین بە وەرزشوانە دیارەکان هەروەکو لە زۆرە جیاجیەکانی وەرزشان ئەوانە تەم پاش تەمرینێکی زۆر پاش وەرزشێکی زۆر پاش ماندووبوونێکی زۆر دەبن بە وەرزشوانی گەورە تۆش پاش وەرزشێکی زۆری فکری پاش وەرزشێکی زۆری معرفی دەبی بە نووسێکی بتوانە نووسێکی دیار هەموو ئەوانە هەریەکە بێت لە گۆڕەپانەکەەوە یاری بکانە خێر ئەوە پێ ناگوترێت دیاردەی ڕۆشنبیری ئەوە پێ دەگوترێت زۆرێک لە بەڕەنڵایی و لە دەست دەرچوونی هاوسەنجی سەقافی. دکتۆر محەممەد بۆ خۆی دەنووسێ یان بۆ خوێنەر زۆر جار تێڕوانینی جیاوازێ لەو بوارە هەم لە ناو ڕۆشنبیرانم زۆر جار باسی ڕۆشنبیران دەکەم چکە کە دادەنیشین پێکەوە گفتوگۆ دەکەین زۆر جار پرسۆڕا دەکەین پرسیارم لا دروست دەبێت سە بۆ نمونە زۆر جار دەڵێن نووسەر معانات و ئازار و دەردەسەریەکانی خۆی دەنووسێتەوە زیاتر بۆی خوێنەر بخوێنێتەوە زۆر جار دەڵێن بۆ خوێنەر دەنووسێت دکتۆر محەممەد بۆ چێ دەنووسێت بەڵێ وڵای من بۆ هەردووچیان هەم بۆ خۆم و هەم بۆ دەرەوە بەرمەز نییە لە چارچەوەی بەرنمەیەکی دیاری کراوە چونکە من جۆرە ئەو لایەنانەی کە ئیشی تێدا دەکەم هەندێکیان ئەکادیمین و لەوانەیە سوودیان لێ وەربگیرێت لە دەستگا ئەکادیمیەکان وەکو زانکۆ هەندێک کتێبم هەن لە زانکۆکان دەخوێنرێن ئەوانە با بڵێن پرۆگرامی خوێندنن و قۆناغەت زیازیەکانی کۆلیژ سوودیان لێ وەردەگرن بۆیە هەم لەوانەیە من لە کاتی نووسینیدا پشتم بەسۆ بە سەرچاوی ئەکادمی و هەم بە زمانێکی ڕۆشنبیری نووسیمە بۆ ئەوەی کەسانی دەرەوەی دەستگا ئەکادمیەکان سوودیان لێ وەربگرن وەکو ناو وەسەڵی سەقافی و خەڵکی خوێنەری ئاسایی هەموو نووسینەکانی من با بڵێن جۆرەك لە تێکەڵیەکی تێدایە کە هەموو لایەنەکان هەوڵم داوە کە سوودی لێ وەربگرن بە تەنها بۆ لایەنێکی دیاریکراوە نەبێت بۆ خۆنووسین ئەوەیە کە من کە گەیشتما و لە حەزەیە کە بابەتێک کێ و پێویستە لەسەری بنووسێ و کێشەیەک هەیە دەبێت حل بکرێت لە ڕووی معرفیەوە پێویستی بەوەیە باسێکی لەسەر بنووسی وەکو توێژینەوە یاخود کتێبێکی لەسەر بنووسی لێرەدا من تێڕوانینی خۆم سەرنجی خۆم تێگەیشتنی خۆم بۆ ئەو بابەتە دەنووسمەوە ئەوە محەممەد تەهانیە خۆی عرض دەکات ینی وێنەکانی خۆم بنووسمەوە نا کاتێک کە من لەوانەیە تەکستێکی ئەدەبی دەنووسم یاخود یادەوەریەک دەنووسم یا قسە لەسەر کەسایەتیەک دەکەم لەوانەیە تۆزێک لە لایەنگیری تێدا بێ خۆمی تێدا تۆزیف بکەم بەڵام دوزار ئەو بابەتەی کە من دەینووسم بابەتێکە دەچێتە ناو جۆرێک لە ئەوەی بەعربی پێڵە تەلاقحی ثقافی ینی جۆرێک لە پیتانی ڕۆشنبیریە لە مابینی زۆرێک لە نووسەر و جۆرێک لە خوێنەر بۆیە دەبێت بە بابەت لە ناو وەسەتەکە و ڕەد و بەدەل دەکا و ئاڵوگۆڕی ڕۆشنبیری لەسەر ڕوودەداوە دەکەوێتە بەڕەخنە و قسەی خەڵکی دیکە اینجا تا چەند شوێنی خۆی دەگرێت بۆیە من کاتێک کە دەنووسم هەم خۆمم تێیدا وەکو ڕۆڵبین ڕۆڵی تێدا دەبینم و لەو کاتەدا پرسنجێکە یا تیشتێکە دەینێرم بۆ دەرەوەی خۆشم بۆ ئەوەی دواتر پێم نەڵێن کەسێک بوو ڕووناچەکە هەر بۆ خۆی بوو بۆ کەسیکەینەوە ڕاستە دکتۆر جانوەگەوەی ئەدەب بە گەورەترین داهێنانی مرۆڤ دادەنرێت پەیوەندی ئەدەب بە ژیانەوە چییە؟ ئەدەب داهێنراوێکی ئینسانیە داهێنراوێکی جانیبی ما بڵێن علاقاتی عاتفی و سۆز و لایەنە هەڵچوونیەکە ئینسانە تێیدا مرۆڤ لە ئەدەبدا دەچێتە ناو خەیاڵی خۆی لە ناو خەیاڵدا با بڵێن جۆرێک تەسمیم دەکات جۆرێک دیزاین دەکات جۆرێک کۆلاژ دەکات جۆرێک مۆنتاژ دەکات بەو ئیستلاحە سینەمایی و تەلەڤیزیۆنیانە ئەو خەیاڵی خۆی چۆن سیناریزە دەکات چۆن دەیکاتە سیناریۆ چۆن دەیکاتە دنیایەکی تایبەت وەکو چۆن خۆی تێدەگات اینجا ئەگەر شعر بێ ئەو بابەتەی کە ئەو سەرنجی لەسرە یا وروژاندوویەتی یا سۆزی بزواندووە یا گێڕاویەتەوە بۆ زەمانێک لە زەمانەکان یا دەیبا بۆ زەمانێکی دیکە کە ئێستانە هاتووە ئەو کەسە کە شاعیرە ئاستی توانای ئەو بۆ ئەگەر بە کوردی بشێ بڵێن بۆ خەیاڵی زەکردنی ئەو خەیاڵی خۆی دەور دەبینێ چنین و ڕستنی ئەو خەیاڵە دەوەستێتە سەر زەکا و زیرەکی کەسەکە
جا لە بواری ڕۆمان لە بواری تێکستەکانی دیکەی وەکو چیرۆک و وەکو پەخشان و وەکو هەر بوارێکی دیکەکەواتە ئەدە بلێرە زۆرێک لە سوکنایە زۆرێک لە وێستگەیە کە بۆ حەسانەوەی ڕۆح بۆ حەسانەوەی عقل بۆ حەسانەوەی دەرونی ئینسان. دکتۆر جان بۆ بەشێکی زۆری کتێبەکان بە عەربی دەنووسی و لە دەرەوە چاپ دەکرێت ئایا سپۆتی ئەو کارانە دەکەنە دەرەوە یعنی سپۆنسەر دەکەن بۆ چاپکردن لایەن دەستگا چاپمەنیەکان یاخود خۆت عیلاقاتێکی فراوانت هەیە لە نووسینی عەربی و ناو ئەدیبانی عەرب؟ دەوری 5 کتێبێکم بە عەربی هەیە 6 کتێب تقریبا بە عەربی باقی کە زیاتر لە 10 کتێب بە کوردی نووسی من بەڵام ئەوانەی بە عەربی نووسی من لەوانەیە هەندێکیان خواستێکی من بێ بۆ ئەوەی لەو فەزا لۆکاڵی و لەو فەزا ناوچەیە بچمە دەرێ و لەوانەیە ئەوە نەزعایە یا نەزعەیەک بێ با بڵێ هەستێک بێ لە هەموو کەسێکدا هەبێ بۆ ئەوەی کە زیاترین خوێنەری هەبێ و زیاترین ڕوبەری هەبێ بۆ ئەوەی نووسینەکانی بیگەنێ بۆیە تۆز دەکەی بەشێک لەو هەوڵەی من لەوانەیە زۆرێک لە نیگەرانی بێ لەناو ناوەندی ڕۆشنبیری و ئەکادیمی و ئێمە بەوەی کە ئەمە کۆمەلگایەکین بەڕاستیەوە ڕخنەیەکە لە کۆمەلگای خۆمان کۆمەلگایەکین تاکەکانی وا پەروەردە نەکردووە کە پێویستیان بە خوێندنەوە بە معریفە بێ ئەوە کۆمە لە سەرەتا باسمان کرد بۆیە تاچی ئێمە کەمتر بدووە ئەو خواستەدا دەگەڕێت تاچی ئێمە تاوەکو ئێستا هێشراوەتەوە تەنها لە خواستە بایۆلۆجیەکانی تەنها سەرقاڵە بە خواستە بایۆلۆجیەکانی سەرقاڵە بە پێداویستیەکانی خواردن سەرقاڵە بە پێداویستەکانی خواردنەوە سەرقاڵە بە پێداویستیەکانی حەسانەوە ئەو پێداویستیانە لە فیگەرەکانی دەوروبەری ئێمە لە شاردا دەردەکەون وتێل بۆ چییە بۆ خەوە زۆرترین وتێل لە شار و شارەکانی ئێمە هەن مەطعم بۆ چییە بۆ خواردنە زۆرترین مەطعم لە شارە هەیە ئەی بار و چایخانەکان چین بۆ خواردنەوەن زۆرترین چایخان و بار لە وڵاتی ئێمە هەیە ئەی باشە بۆ ناوەندی ڕۆشنبیری کەمە ئەوانە شوێنی خواردن و خواردنەوە حەسانەوە بوون ئەی شوێنی کتێبخانە شوێنی حەزەی معرفی ئەو داتایە پێمان دەڵێ کە ئێمە کەسانی وامان نییە کە با بڵێن ئێمە کۆمەلگایەکین کولتوری ئێمە کەسانی خۆی پەروەردە نەکردووە کە خوێندنەوە یا معریفە بە پێویستی بزانێت ئەزا بۆیە من زۆر دڵخۆش بووم کە پرسیارم لە بەڕێزکرد و کتێبەکانم بینی بە عەربی چکە لەو چوارچێوە و چەق بەستوویە دەرچووی پێم خۆشە نووسەران و ئەدیبانی خۆمان ناوێن هەبێتە دەرەوە بۆ نمونە ئێستا ئێمە زۆری وەرجێڕانی کتێبەکانمان هەمووی لە دەرەوە دەکرێت بە کوردی ئی خۆمان نییە بکرێت بە زمانەکانی کە بەڵام تۆ ڕاستەخۆ بە زمانی عەربی نووسیتەوە زۆر جێگای دڵخۆشکەریە چکە دۆلی عەربیش بەرفراوانە و ئەزمونێکی باشانەیە لە ڕێگەی ئەدەب و زۆرێک لە پەیوەندیشە لە پەیوەندی سەقافیە لەگەڵ زمانەکانی دیکە لەگەڵ نەتەوەکانی دیکە چکە ئێمە کۆنتاکتمان لەگەڵ عەرەب و لەگەڵ تورک و لەگەڵ فارسێ بۆ ئەوەی هەم تۆ ئەوان بناسی و ئەوان تۆ بناسن و ئەو ئاڵوگۆڕیە فەرهەنگیە زەڕورەیەکی ئینسانیە و ناتێڵێتەوە لە منتقەیەکی لۆکاڵی دیاریکراوە زا بۆیە ئەو کتێبانەی من هەندێکیان لە ئەوانەی کە لە دارنەشر عەرەبیەکان چاپ بوون لە زۆربەی وڵاتانی عەرەبی ڕەوازیان هەبووە زیاتر لەو کتێبانەی کە لە ناو وڵاتی خۆم با بڵێن کەوتونەتە بەردەستی خوێنەران ئەوان زووتر نەماون لەوانەی ئێمە دکتۆر بە جۆرێکەوەها پرسیارەکە ناکەم کە ببێتە هۆی ڕەخنە و گلەی لە خۆمان بەڵام زمانی عەربی و ئەدەبی عەربی دەوڵەمەندترە یا خۆمان سەرانیش هەموو زمانێک دەوڵەمەندە لەبەرەوەی تۆ فێری بووی وەقسەی لە فەرەنگەکەیان دێت دەوڵەمەند ئەوەیە ئانا دەکرێت پرسیارەکەمان لە پێم لە فەرهەنگی ئەوان زیاتر خزمەتی کراوە یایی ئێمە فەرەنگی هەموو زمانێک ئەگەر حوت کەسیش قسەی پێ بکات ئەو زمانەیە دەرەقەتی هەموو مەجالەتەکانی ژیان و حیات دێت دەرەقەتی هەموو بوارەکانی معریفە ئینسانی دێت تەنانەت ئێستا کە زمانی ئینگلیزیان زاڵ کردووە بەسەر هەموو زمانەکانی دیکە لە کۆمەلگەی ئێمەوە لە کۆمەلگە ڕۆژهەڵاتیەکان ئێمە خۆ هەموو زمانێک زەڕورە فێری بی و زمان ئینگلیزی لە پێش هەمویان بەڵام هەموو ئەو زمانانە وەسیلەن بۆ بەدەستهێنانی زانیاری تا خزمەتی زمانی خۆمی پێ بکەم بەڵام ئێستا ئاراستەیەکی زۆر کاڵ ئاراستەیەکی زۆر
زۆر چەوت لە وڵاتی ئێمە لە مؤسساتی تربەوی و تعلیمی و سیاسی ئێمە هەیە بەوەی کە هەموو زمانی ئێمە بووە بە بەندە و کۆیلەی زمانەکانی دیکە یعنی تۆ ئەگەر زمانێک لە زمانەکانی کە نەزانی یا ئەوە ڕاستە خۆی تۆ کەم و کوڕیەکەت هەیە بەڵام ئەوە لێرەدا کەم و کوڕیەکە با بڵێن نابێتە پەیوەندێکی سەید و کۆیلانە بەخەتەوەی کە ئێمە بەبێ ئەوەی ئاگامان لێبێ هەمومان احترامان ئەو مستەلاح ئەگەر شایع شیاونیە بەکاری بێنم هەمومان بە شێوەیەک لە شێوەکان بووین بە جاشی زمانی ئینگلیزی اینجا بەڵام من ئێستا دەیڵێمەوە هەندێک زۆر لە دیراسە هەن هیچ زەرور نییە تۆ هیچ زمانێک بزانی دەتوانی بیکەیت بۆ نمونە دیاردە هەیە زۆر کوردانەیە دیاردە هەیە زۆر کوردانەیە من سەرچاوی لە زمانی ئینگلیزی لەکوێ بۆ پێیەکەم دیاردەکە لە ناو کورد نەبێت لە ناو هیچ نەتەوەیەکی دیکە نییە دیاردەی کاڵە مستێنێ بۆ نمونە من دەمەوێ ئەو یاریە شعبیە فۆلکلۆریە دراسەیەکی سایکۆلۆژی لەسەر بکەم توێژنەوەی سایکۆلۆ بچم سەرچاوی لە ناو سەقافی ئەمریکی بۆ بدۆزمەوە ئەمریکیەکان چوزانن کاڵە مستێنێ چییە ئەو یاریەی کە ڕەمەزانان دەکرێت یا دامە چیە دامە داهێنراوێکی کوردیە من دەمەوێت جانبی سایکۆلۆژی یاریەوە ئەو یاریکەرانە دراسە بکەم لە ڕووی سایکۆلۆژیەوە کە دامە دەکەن من سەرچاوی لە زمانی ئەڵمانی بۆ بدۆزمەوە کاتێک کە دامە لە سەقافی ئەڵمانی وجودی نییە لە سەقافی ئینگلیزی وجودی نییە کەواتە بە زمانی خۆم دەتوانم ئەو توێژینەوەی بکەم بەڵام بە زمانی دیکە کە دەچم زانیاری کۆ دەکەمەوە زیاتر یارمەتی توێژینەوەکانی ئێمە دەدا بۆیە زانینی هەر زمانێک ضرورە بەڵام بە ئامانجی خزمەتکردن بە زمانی خۆت و بە کولتوری خۆت و بە کۆمەلگایەکەی خۆت دکتۆر جان گلەیەک لەوە کرد کە لایەنی خۆمان کەم تەرخەمون ئایا لایەنی سیاسیە لایەنی ئەکادیمیەکەیە بۆ کار و چارەسەر چییە؟ وەڵا هەموو لایەنەکانن زیاتر ئەمە دەسەڵات بە مەفهومە بۆ نێویەکەیشی دەبێتەوە شۆڕ دەبێتەوە بۆ ناو هەناوی هەموو مؤسساتەکانی دیکە بگورە جگە لە لایەنی کتێبی دەرەچی لایەن ئەکادیمیەکە چێشێک تێدایە بۆ منە کۆلیژ و خوێنی لایەن ئەکادیمیەکە ئەوەیە هەندێک ڕێوشێنی تایبەت هەن کاتێک کە تۆ کتێبێک یا بابەتێک دەنووسی دەتەوێت ببێ بە بابەت و بخوێنرێ ئەوە لایەنێک زۆر جاری وایە تۆ کادرێکی زانکۆیی و ئەکادیمیکی دەتەوێت بابەتێک بنووسی هەندێک ڕێوشێنیاندانا ئەو بابەتە مەرزنێ ببێ بە بابەتێک وەک بابەتێکی وەک بابەتێک بخوێنرێ لە قۆناغەکان بەڵام دەبێت بە سەرچاوە لێرەدا ئەو ڕێوشێنانە هەندێک ڕێوشێنی زۆر ستەمکارانان یعنی بۆ تۆ مامۆستایەکی یاریدەدەری بۆ نییە کتێب بنووسی ئەوان دەڵێن دەبێت لە پرۆفسۆر و پرۆفسۆری یاریدەدەر بتوانێت کتێب بنووسێ باقی کە ئەگەر بابەتەکەی خۆشت دەبێت ناوی پرۆفیسۆرێکی لەسەر بێ ناوی پرۆفسۆرێکی یاریدەدەری لەسەر بێ من کاتێک بابەتێک خۆم نووسی بێتم چۆن بوار بۆ دەدەم ڕێگا بۆ دەدەم کەسێک ناوی لەسەر بێکە لە حرفێکی ئەو کتێبە بەشدار نییە لەو حاڵەتەدا یارمەتیت نادەمەوە ساتی ئەکادیمی ئەو زۆرێک لە ستەم و زۆرێک لە کەم و کوڕیە لە ناو یاسا ئەکادیمیەکان یا لە ناو ڕێشوێنە ئەکادیمیەکان هەن ئەوانە لایەنێک لەوانەیە کە ڕێگا دەگرن لە پێش ئینسان چونکە خوێن سەقافیان بەستۆتەوە بە شەهادە لە کاتێک شەهادە ئاماژەیەکی زاڵ نییە بۆ ئەو کەسە بۆ هەڵگرەکەی کە کەسێکی ڕۆشنبیرە ئەو کەسە لە بوارێکی دیاریکراو شەهادەی هێناوەتەوە سەقافەیەکیشی لە تایبەتمەندێکی دیاریکراو هەیە و لەوانەیە لە هەموو شتێک نەزانێت تەنها لە شتێک هەندێک شت دەزانێت لە شتێک هەندێک شت دەزانێت لە هەموو شتێک نازانێت ئەو کەم و کوڕیە پێویستی بە حەلکردنە لای ئێمە هەوڵ نییە بۆی لەبەرەوەی هەموو ئەو مؤسساتانە کارمەند و کادری وا بەڕێوەیان نابن کە هەم سەقافەی ئەکادیمیان سەقافەیەکی پرفێکت بێەوە هەم سەقافەی گشتیان سەقافەیەکی پرفێکت بێەوە ڕۆڵی ڕۆشنبیری ئەکادیمی لە پێکهێنانی کۆمەلگاوە لە پێکهێنانی تاچی ئەکادیمیک و تاک بۆ کۆمەلگایەکەی خۆمان دەوری هەبێ بۆیە ئەمان دەوریان هەیە بە دەرەجەی ئەساس و ئەو مؤسساتانەی کە وڵاتە بەڕێوە دەمەنوکو دەستگا و دامەزراوە سیاسیەکان ئەوانیش لە پاڵپشتیکردنی دامەزراوە فەرهەنگی و ڕۆشنبیریەکان کەم تەرخەمن چونکە ئەوان پێیان وانە تەسەوڕ دەکەم پێیان وانە یعنی کێشەکە لە زانین و نەزانینە پێیان نازانن کە ئەهمیەتی زانکۆچیە نازانن ئەهمیەتی پەروەردە چیە نازانن ئەهمیەتی دەست دامەزراوە ڕۆشنبیریەکان چین دامەزراوە میدیاییەکان چین
یعنی میدیا لێرە تەنها و ڕژاندنی جادە نیە بقەتەوەی میدیا ئاراستەیەکە لە شوێنێکەوە ئاراستە دەکرێت کە ئامانجی سەرەکی بینینەوەی متەلەقیەکە گوێگرێکە پەیامێکی بۆ دەنێرێ بۆ ئەوەی بەڵانسی سایکۆلۆژی ئەو وەرگرە هاوسنگ کاتەوە لە کاتێک ئەگەرنا هاوسنگ بوو بەڵام ئەو تێگەیشتنە هەڵە و سەقەتە لە میدیات تەواوە تا تقریبن لە لای ئێمە چڕ بۆتەوە بەڵام لە دنیاش زۆر باوە بەوەی کە زیاتر دەیانوێت تەسیر لە وەرگر بکەن ینی بیوروژێنن بە ئاراستە سلبیەکە ئەوە بەحساب ئەوەشیان ناو لێ ناوە ڕایگشتی ئەوە ڕایگشتی نییە ڕایگشتی هەمیشە لەسەر ئاراستەی دروستکردنی باڵانسی سایکۆلۆژی بۆ تاکەکان و باڵانسی سایکۆلۆژی لە کۆمەلگا دروست دەبێت تۆ دەتەوێت کۆمەلگا بشێوێنی لە ڕێگای مؤسساتی علامی یا کۆمەلگا هاوسنگکەوە ئایا ئەو دامەزراوانە کە هیچ ڕۆڵێکیان کەمترین ڕۆڵیاندا بڵاوکردنەوەی فەرهەنگ و ڕۆشنبیری و خوێندنەوە و هەموو ئەوشتانە ئێمە لەو دانیشتنە باسمان کرد هەیە بەرنمەیان هەیەەوە جەنابان بەرنمەیەکی تا ئەستێک من بەڕاستی لەوە بۆیە شڕازی بووم ئەو بەرنمەیە لەگەڵ جەنابەت بکەم بۆی هەستم کرد ئێوە منتان کرد بە بابەت وەکو نووسەرێک وەکو کەسێکی ئەکادیمیک من هەستم نەکردو تا ئێستایەکێک ئێمە من بک بە بابەت یعنی هەمیشە ئەو پێی وا بووە تۆ دەبێت زاتێک بی قسە بۆ بابەتی ئەو بکەیت بابەتەکە لای ئەوە تۆ دەبێت قسەی لەسەر بکەیت بەڵام تەلەڤیزیۆنەکەی تۆە جەنابەت خۆت منت کرد بە بابەت بۆیش ڕازی بووم وا گوتم بڵێ ئەوە نرخێکی دا بە نووسین بە نووسەر بۆیش لە با بڵێن لە داخوازیەکەیت و سەرچێشیمان نەکرد و ڕازی بوون و کاتی قسەمان لەسەر مواضعی حساس و مواضعی زۆر پێویست کرد ئەو سەقافەیە ضرورە گەشە بکات لە ناو دامەزراوە میدیایی و پەروەردەی و ڕۆشنبیری و ئەکادیمیەکان زێ شانازی دکتۆر مە خۆشحاڵین بەرنامەکەمان لەگەڵمانی و دەوڵەمەندرت کرد بەرنامەکە بۆ ئێمە لە کتێبی سایکۆلۆژی پەیوەندی باسی عینە ڕۆڵی ڕاگەاندن دەکەی باسی مامەڵەکردنی ڕاگەاندن دەکەی لە ڕێگەی گواستنەوەی زانیاری تازە و نامۆیەکان ئایا کێشەی ناوەتەوە بۆ لایانی دەرونی مرۆڤ ڕاگەاندن بڵێ ئەکییت ڕاگەاندن ڕاگەان کەناڵێکە لە کەناڵەکانی کۆمیونیکیشن پەیوەندی مرۆڤ بۆ خۆی تاکێکە هەمیشە لە ناو تۆڕی پەیوەندیە و پەیوەندیکردنی ئینسان مادام مرۆڤ بوونێکی کۆمەڵایەتیە و لە ناو کۆمەڵێک خەڵکدا دەژی هەمیشە لە پەیوەندیدای لەگەڵ هەموو تاکەکان لەگەڵ هەموو شتەکان ینی دارە بەردە شاخە ڕووبارە ئاوە هەموو ئەو شتانی دەیانبینێ و هەستیان پێ دەکات لە پەیوەندیدای لەگەڵیان کە لەگەڵ ئینسانەکان لەگەڵ شتەکان لە پەیوەندیدا بوو کەواتە لەگەڵ ژینگە لە پەیوەندیدا دەکەوێتە ناو تۆڕێک لە پەیوەندی ئەو پەیوەندیە دەبێت هاوسنگانە دروستی کاوە لە اختیاری ئەو دابێت ئەنجا ئەو زۆر جار ئەو پەیوەندی شۆڕ دەبێتەوە بۆ ناخی خۆت چ زۆرە پەیوەندێکە لەگەڵ خۆت هەیە ئەگەر ئینسان لە ناو لەو پەیوەندیانەدا ببڕێ ئەوە کێشە بۆ دروستی دەرونی خۆی دروست دەبێت بۆ سەحەتی نەفسی دروست دەبێت یعنی کەواتە پەیوەندیکردن کە من لەو کتێبە تەرکیزم کردوتە سەرێ یەکێک لەو فاکتەرانەیە کە تۆ دەبێ هەمیشە لەسەر پەیوەندی بی کە لە پەیوەندیدا بڕای گومان دەکەوێتە سەر دروستی دەرونیت من کاتێک کە نەخۆش دەبێت هەر ئینسانێک بۆ دەڵێ ئاگات لە جەستەی خۆت بێ هەوڵ بدە نەخۆش نەبێ خۆ نەخۆشی لە دەسەڵاتی ئینسانە هەندێکی لە دەسەڵاتی تۆ نییە ڤایرۆسێکە و دێ یا سەرمابوونێکە و دێ بەڵام کە دەڵێ وریای خۆت بە احترامی جەستەی خۆت بگرە و جەستەیە نەخۆش نەبێ چونکە تۆ کە نەخۆشکەوتی ئەگەر تووشی هەڵامەتێکیش بووی هەفتەیە دادەبڕی واتە نۆ سیگناڵ نۆ کۆنێکت لەگەڵ دەوروبەر لە پەیوەندیدا نامێنی سیگناڵت نامێنێ کە نەمایە حەوت ڕۆژ دەکەوێت بنجێ پەیوەند دۆخی سایکۆلۆژی تێک دەچێت دۆخی سایکۆلۆژی تێکس و پەیوەندی تێک دەچێت کەواتە خەلەل دروست دەبێت لە شێوازی ژیانت اینجا ئەو دابڕاوە لە پەیوەندی لەگەڵ خۆی ئەوە جەستەی خۆی ئەدی دابڕاو لە کۆمەلگا تووشی مەسلەی شیزۆفرینیا و قەزەی کە ئابە و خەمۆکی و کۆمەڵێک ئەتۆ لە خەڵک دادەبڕێ زاویەیەک دادەبڕ هەڵدەبژێت ئێوە کێشەی هەیە باگراوندی خەلفیەی کۆمەڵایەتی هەیە خەلفی سەقافیە بۆ ئینسانە ئەو تەنهایی هەڵبژات بۆ ئەو گۆشە جوریای هەڵبژات وایە ئەوە دابڕا لە پەیوەندی مەسەلەکە لێرەدا کەواتە پەیوەندیکردن ئینسان کە دێتە ئارا دەبێ بکەوێتە ناو نەریتێکی پەروەردەیی لە خێزان کە دەست پێ دەکا تۆڕی پەیوەندیەکانی ئەو تاکە هاوسنگانە دروستکەن نەوەکو شێوا و بێ پەیوەندیەکانی تاسان لە هاوسنگ بن ئەو کەسە هاوسنگانە دەکەوێتە ناو دنیای پەیوەندیکردن دکتۆر جان ئەم
کتێبەت لە کوێ دەخوێنرێت زەحمەت نەبێت سایکۆلۆژی پەیوەندی ئەوە خۆم لە کۆلیژی ئادا بزانکۆی سەلاحەدین بەشی دەروونزانی بۆ ماوەی 5 ساڵ گوتمەوە لە زانکۆی سۆران ماوەیە کرا بە منهەج ئێستا تاپار من هەز بووە بزانم چاپی تازەیەتی بەڵێ چاپی سێمێتی ئەویان گۆڕانکارێکی زۆرتری تێدا کراوە تیۆرەکانی بۆ زیاد کراوە لە زانکۆی گەرمیان ئەوەی لە زانکۆی گەرمیان کرا بە منهەج لە بەشی ڕاگەیاندن زۆر سوودیان لێوەرگتووە بۆیش کە زیاتر لە کتێبە ڕۆژ فەرهەنگیەکانی دیکە کولتوریەکانی کە دەڕواوەیە کە زیاتر کتێبێکی ئەکادمیکە ینی دەخوێندرێت دکتۆر مادوومان کردی زۆر خۆشحاڵ بووین بەدەیان بەرنامێک کرد لەگەڵ تودانشین ناتوانین ئەزمون و پێنووسی بەڕێز بڕکەینەوە بەڵام بۆ بەشی یەکەم پێمان خۆش بۆ بەس بێ ڕێستێک وەردەگرین دێنەوە بۆ بەشی دووە بینەرانی یازی خۆشەویست چاوەڕوانمان بن لە بەشی دووەمی لاپەڕا هەر هەمان لەگەڵ حەڵقەی دووەم لەگەڵ دکتۆر محەممەد تەها باسی لایانی دەرونی خوێنەر دەکەین کاتێکی خۆش خواتان لەگەڵ.